هەمیشە پێیەکمان لەوە بووە کە وێنەی ئیسلام وەکو خۆی پیشانی ئێوەی ئەزیز بین. هەمیشە پێیەکمان لەوە بووە کە هەندێک پرسیار بکەین کە ئێوە پێی ئاشنا نەبوون، بەڵام خۆشبەختانە و بە زانایەتی بە زانایی مامۆسایان گەشتونەتە ئەو شوێنەی کە تێبگەین لێی ئەگەرچی باوەڕیشمان پێی نەبێ. ئەم شۆ پرسم ئومەتی ئیسلام چییە و چێیە؟ و ئومەتی ئیسلام تەنها لە یەک نەتەوە پێگاتووە، ئەویش عەرەبەکانە؟ ئەی ئێمە لەکوێ ئەو گروپین؟ بە کورتی و بە پوختی ئەپرسین لەوەی کە ئایا ئەو زمانی کە ئاینی پیرۆزی ئیسلامی پێهاتوەتە خوارەوە و پێنووسراوەتەوە پیرۆسترە لە زمانی کوردی، پیرۆسترە لە زمانی ئیسپانی و تا دوایی. ئەپرسین لەوەی کە ئێمەیەک لە وڵاتێکی عەرەب زمانە ئاژین، ئیتر ئەبێ ئەوان نازی موسڵمانی ئایارە 24 و دەرەجەیەکمان پێ بفرۆشن و ئێمە موسڵمانی دەرەجە 2 بین. باسەکە لێرەوە چین؟ بە هەندێک پرسیاری ورد و بە تێگەیشتن بۆی کە بزانی نەگەینەکوێ. مامۆستا جاسم، بەڵێ دەست پێیەکەی؟ ئینشاءڵڵا دەستان خۆش بێن. بابەتێکی تۆزێک وردە، ئومێد دەکەم ئینشاءڵڵا و کەسێک کە پێی خۆشە ئیسفادەی لێ بکە بە وردی سەیریان بەرنامە بکە. ئەوەی کە پێشی ناخۆشە جنێومان پێنەیە. جنێویش هەدا ڕۆژێک دێت کۆ بینەوە جنێوەکان تاک بە تاک یەکشت نافەوتێ هەمووی وەرەگیرێتەوە لە کاتی خۆیە. بە هەر حاڵ ئێمە ئومەتی ئیسلام جیاواز لە ئومەتەکانی تر خوای گەورە مێرەبان لە قورئانە فەرمێ وما ئەرسەلنا من رەسوول إلا بلسان قومه ليبين له. هەر پێغەمبەرێکمان ناردووە بە زمانی قومی خۆی ناردوومانە. جاری وایە خوای گەورە مێرەبان بۆ یەک قەریە، بۆ یەک شاریا، بۆ یەک گوند سێ پێغەمبەری ناردووە. واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون. سێ ئەفەرمێ پێش دوای کردمانە سیان، هێشتا لە دوای ئەوش باوەڕیان پێیان نەکرد. یەک گوندە سێ پێغەمبەری بۆ چوو. ئێمە خوای گەورە مێرەبان محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ناردوێتی بە پێغەمبەر بۆ ئەم ئومەتە لەو کاتەوە ناردوێتی هەتا ئیسا هەرچی شار و گوند و هەموو سەرزەوی هەرچی زمانی عالەمەیە هەر هەمووی بە نەسی ئاەتی قورئان خوا فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا کافەتەن للناس بەشیرە وەنەذیرە. بۆ هەموو خەڵک نێردراوی، بۆ جن و ئینس نێردراوی. تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا. بۆ ئەوەی وریای هەموو عالەمەکانی جن و ئینس و هەموو طبقەکانی کۆمەلگا هەتاکو ڕۆژی قیامەت بێ ئەوەی ئەگەر پێویست بواە، ئەگەر نەقص بواە لەم دینایە، ئەم دینە گونجاو نەبوایە، خوای گەورە مێرەبان لەم بینە پێغەمبەرێکی تریە نارد، یان پێغەمبەرەکانی جیا کردەوە. هەر قەومێک ئومەتێک بە زمانی خۆی پێغەمبەرێکی هێنارد. بۆچی یەک پێغەمبەری ناردووە بۆ هەر هەموو سەرزەوی؟ واتە ئەم پێغەمبەرە کۆتای پێغەمبەرانە و پەیامەکەی هەتاکو قیامەت هیچ نەقسێک نایەرێ و هیچ کورتیەکی تیا نییە و بەردەوام ئەبێ. بەڵام ئەی ئومەتەکان چۆن لی تێبگەن؟ ئایا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە کوردی هیچی بۆ ئێمە وتووە؟ هیچی نەوتووە. بە ئینگلیزی بۆ ئینگلیزی چی وتووە؟ نەخێر. بە فارسی بە تورکی نەیوتووە. کێ ئەم ڕۆڵە ئەبینێ بۆ ئەوەی ئەم پەیامە کە خوا فەرمێ الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. واتە ئەو داعی و بانخوازانەی کەوا پەیامەکانی خوای گەورە مێرەبان ئەگەیەنن، لە کەس ناترسن لە خۆی نەوێ، پشت بە خۆیە بەسن و بەسە خوای گەورە مێرەبان ئەمەیان بۆ حساب بکە بۆ قیامەت. زاناکانی ئومەتی ئیسلام، علەمای ئومەتی ئیسلام ڕۆڵی ئەو پێغەمبەرانە ئەبینن کەوا لە سەردەمی بەنی ئیسرائیلە هەر دێیەک و خوا پێغەمبەرێکی ناردووە، هەر زمانی ژانێکێک بووە، بەڵام بۆ دیەکەش سێ پێغەمبەر چووە کەسیان باوەڕیان پێ نەکردووە، جارەوە یەک کەس باوەڕی پێ نەکردووە. ئێمە سیر کە ئەم ئومەتە لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژ لە ڕۆژ ئومەتەکان لەسەر زەوی بە شێوەی گشتی بڵاوە بێتەوە ئیسلام زیاد ئەکا. بڕۆ لەو پەڕی جنوبی ئاسیاوە لە مالیزیا و ئەندەنوسیا و وڵاتەکانی ئەو سەرە بگرە بێرەوە بۆ ئەو سەری غەرب و ئەوروپا و بێرەوە بۆ شەرقی ئەوسەط و بڕۆ بۆ ئەمریکا و هەموو قارڕەکانە سەرەکەی دینی ئیسلامی تایە و بانخوازەکانی ئیسلام هەموو بە زمانەکانی جیهان بڵاوێکەنەوە. لێرە دەرەکەوێ ئومەتی ئیسلام ئومەتێکی عامە،
هیچ فەزڵ نییە لە بینی یەک طبقە لەگەڵ طبقەیەکی تر زمانی هەرچیە نەوەی کێیە کوڕی کێیە خزمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامۆزایەتی کوڕی جوانە ناو بەڵێویستم من پرسیاری لێ بکەم بەڕاستی بەڵگەی چییە؟ فڵان کەس بە ئەوەنە پشت دەگاتەوە بە حەزرەتی فلان و حەزرەتی فلان بە ئەوەنە پشت دەگاتەوە بە حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەمانە فەرقیانەیە و ئەبێ سوژدەیان بۆ بەریت و ئەبێ نازانم خزمەت کردێن و نازانم تا دوایی خۆتە زانی باسی چێ و چێکەم ئەوەشیشێ بوو لە پرسیارەکانم بەڵام ئەوانە تەفازولی دنیاین يعني لە دنیا من مەسەل بۆ منە فلان بنە ماڵم مەسەلەن خزمی فلان سەحابم شانازیەکی دنیایە ئایا بچینە خزمەتی پێغەمبەر صلوات و سلامی خوای لەسەر بێ لە حەدیثی صحیحی بوخاری مسلمایە لە کۆتایی تەمەنیا لە حەجەة الوداع فەرمی یا أيها الناس إن ربكم واحد وإن أباكم واحد كلكم من آدم وآدم من تراب فەرمووی ئەی خەڵکینە هەمووتان ڕەب خواتان یەکێکە و باوکتان یەکێکە هەمووتان لە ئادەمن و ئادەم لە خۆڵە ئەمە دەقی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای فەرمووی چی فرمي ألا لا فضل لعربي على عجمي لما الدقة واضح تريا هيج عربيك بنكيرة هاتوا هيج عربيك فضل يسار هيج عجمك يعني غير عرب نية إلا بالتقوى هيج عربيك صحابي في غمصة صلى الله عليه وسلم به أو تفاضلي يسمى مثلا صحابيك يكرت طبقي صحابية فضلي طبقة كيتي لبدا ولا قلب يا غمر أبو صلى الله عليه وسلم أو فضلية كبريان كوتها خوای گەورە مێرەبان پیانی بەخشیوە ئەوانەی دوای ئەوە خەڵکانێک بێن عابد بن ئەوە طبقەی فەزلی طبقەیە نەک هەیە لە ناو تابعینە لە پێش سەحابیە چێتە باشتۆ هەیە لە ناو تابعینە خواناسی و عیبادەتی لە زۆرێک لە هەندێک لە سەحابەکان نە هەموو لە هەندێک لە خواوس هەموو سەحابە گشتی لە ئاستی ئەبوو بەکری سیدیقانە بووە ئیمانی من مەبەستەکەی تۆ زۆر ڕوونە مەبەستەکە ئەگەر طبقاتێکی شەبێ پێش و دوایەکە بێ و گەورە و بچووکێکمان هەبێت لە عیبادەتکردنەکە و لە کوالێتی خواناسیەکەمانەیە نەگەوەی کە من عەرەبم من دەرەجەیەک و جەنابە ئیسپانی دەرەجە پێ واتە لە ڕۆژی قیامەتە کوردێکی خواناسی عابدی ڕازگۆی ڕێڕازگرتو 10,000 ساڵە لە پێشی عەرەبێکەوە کە ڕێلاری گرتو ئەسڵەن یەک دنیا مەسەلەن بۆ نمونە ئەبوو لەهەب عربة ما مي بيغمر صلاة والسلام عليه ولا رجع قيام الخوا فرمي سيصلى نارا ذات لهب قاواني كرديش كردة صحابية بيغمر صلى الله عليه وسلم ليرة وتشولوا إيماني هنا وبي لرجع قيامتها باتفاقي همو ببيك كمان لرجع قيامتها لبهشتها صحابي بيغمر صلى الله عليه وسلم حديث الروايات كردوها كواتا تفاصيل لبيني هيج أمتي كانية ولا بين باش دس خوش خاني جان جاري نايم خدمته خدمت كارت دكتور پرسیارێکی ئەوە ئەکەم ینی ئێمە لە بەردیەکێک لە بەرنامەکانە باسیەوەمان کرد پەروەردەکردنی مناڵ ولا هەل لە بەرنامەیەکی تریشا باسی بابەتی پرسیارکردنمان کرد تا چەند پرسیار شەرعێتی هەیە منێکە پرسیارەکەم ئیتر کوالەتی پرسیارەکەم بۆ ئیستیفزازە بۆ تێگەیشتنە بۆ شتێکە پیای عاقڵ و عالم ئەوەیە کە ئەو بە جددی وەریگرێ و من ڕاستکاتەوە لەوەی ئەگەر خوا نەخواستە ئیستیفزازێکیش لە پرسیارەکەمە هاتن بەڵام ئەم پرسیاری من هەم پێچی لە ناو گۆشە مناڵەکایە پرسیارێکی مناڵانەیە با بڵێ مناڵانە وەکو تەمەن و هەم پێچیشی لە ناو واقع و بابەتە نەتەوەیەکانایە کە تۆی تر بابەتی نەتەوەی ئەڵێ ئەو کراسەی بەرتەوە نەجوان ئەی دووری بەبەری بەرنامەکانە بابەتەکەی من ئەوەیە بۆ ئەم تێڕوانینە دروست بووە مناڵێک وا هەستەکە خوای گەورە تەنها زمانی عەرەبی ئەزانێ نەعوذ بالله بەڵێ یعنی بۆ ئەم تێڕوانی زۆر خەتەرەوە وانیە زۆر وانیە ئەسڵ نەعوذ بالله خواگەیتە عەرەب وانیە لە کاتێکا 124,000 پێغەمبەراتەوە چواری عەرەب بووە چواردانە لە 124,000 پێغەمبەر عەفوم کە ئوستاذ ڕێجاتکم سەدا جان گەلێک سپاس کاک دەڕۆن سپاس بۆ سەدای جاسمژی و پاشی مەسپاسی کاک محیدین دکەن ولكن ئەو پرسا گۆتە دکر بەرسیوی گۆسەدای جاسمدا ئەوە بەرسیوی ڕقم یەک بوو مەسەلی ئومەت بۆ خاطری من بەرسیوی تە بدەم باش گەرەک من نعینی پرسا گۆتە سەیدای جاسم کرد بەرسیوا وێنا بدەم بژمارە ڕقم دودۆ ئومەت چییە سەیدای جاسم بەرەنگێکی داخویاکردن گۆمە دەبێژن دینە ئیسلام دین و ئومەتە وەکی گۆ سەیدای جاسم دا دیارکردن مسلمانن گۆ کەسێن خودانی بەهوەرن دەستپێکی دە ئومەت بمعنى ئەو جەماعەتێکی گۆ ارتیباطێکی وایە
يعني بو تشتكي بيجي أمت دو ستوني خوهايا إنسانك إنسان بشر دو رابطة فهر رابطة يقوها بجرتي قوت أمت أمرو الكردستاني باشوري كردستاني نقو بشكي فدرال العراق تتكاري بيجي أمتي عراقي جو قانوني عراق وان كوم دكي ارتباط دكي تتكاري بيجي أمتي عراقي كسن هر جماعتك يقو ارتباطك وهبي جرتي قوت أمت النورمال بوينا وقت قلت بيجي أمتي إسلام أمتي مسلمان بأو معنى يقول سيداي جاسم قلت أو معني رقم يكا قو هناك علماء دي بيجن ديني إسلامي دينو أمتا أو دينا لهر رنجكي لهر جهكي دتكاري مروفي مسلمان لهر ولاتكي بالهر جهكي بالكودرة دنياي بي أو مروفي مسلمان دتكاري بشك بجوي أمتا إسلام وتزمانك لسر تزمانك بيروستر نينا وتقومك جسر تقومك جوانترو بيروستر نينا حمو تشتيقو سيداي جاسم بك اني زمانهم حزناكم دوباره بك مش بخاطر من يعني كاتنا بم جبرقو ايات القران بيروز بيجي رابطه واتشيا او ارتباطه وانا ايات القران بيروز بيجي كنتم خير امه اخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله إنسان جماعتك هريك الجهكية يك الكردستان يك الإسبانيا يك الأمريكايا ارتباطي واتشيا ارتباطي واخدان إيمانا بيك خدا وهم بأركو واجباتي خد رابن أمري بمعروف ده ونهي عن منكر ده وأفاد دناف علماء ده إمام الطبري إمام بغوي إمام ابن كثير أف نقطة آني نظمان أنه إسلام دين أمته وأمة بفيرنجية مسلمان الهر دريبن قو ارتباطي وهابم استاب بشكي ديج علماء أو برسفا قبولناك أو بشي دواقو أو برسفا قبولناكن دميقو من نرينيا وابوتا بد ما ديار كرن دبي برسفا برساتا او جماعة دبي جنا اف اخفتنا قوة كرب دا خوازا لبورينية كم قبول ناكن جبرقو امت معناونا او جماعة مسلماني قو دولتها بي اگر دولت نبي اعتبار نبي امت اف بشد دوايا وتفت بنا قبول بكي و يعني نمونا إمام ماوردي ابن خلدون فقهاء فقه سياسي حمو كسم بهورمندي إسلام سياسي أخوان المسلمين يا حمو كسم قد أوش بابتا دا إيمان دارن بويرنجي أمة ميزدك نقول نهما تاني ارتباطك بهورية ومعنوية ومروفي مسلمان الكودة باعتبار دبي ضمني وأمة شرطك شرط أمتي أو دولتها بي وقتی گوت بفیرنگی میزده که انو گرک دولت هابی ویش اخی وجه برصفتتی ببهوره وجه کاک درون ون وک ملتی کرد ون وجه رقم ددونا جبرد چه جبرگو او دولتا گوما بکاربن آوا بکن دولتا اسلامیه دولتا خلافة إمامة شرطك جي وجوبا يعني شرطك جبو خاطري أو دولتا بيدرس كرن كرك سروكا كي هابي دولت بي سروك چه دبي دولت بي سروك چه نابي أو سروك ناوي وينا سروكا ناوي وي أميرا ناوي وي خليفة ناوي وي سلطانة چه ناوي ليدك اللي بك شرطك يوي هيا دبي عربي جهة تدور دنينا جبروي يكي تتكاري ببشك أو أمتا مسلمان لكن وقت قلت قبول بكي قلت رقم دودوبت خزمة كارك بي دنگ بي خدان إيشو وظيفة بمعاشي خوببا لتكليل قال أمور السياسي نكا وأو منصبي هاي قورة حقي تنينة أما حكم فقهها أفجه اتفاق فقهاء مسلمان شافعي حنفي مالكي حنبلي إثبات واجي أو حديث قد بخاري مسلم دهاتي روايات كرن الأئمة من قريش هرن تماشا بك جبروي يكي كاتي قلت أمة بفيرنجي تعريف دكي نملتي كرد هر ملتكي جدا بجهة خدوي أمتي دا برنجكي مناسب نابيني وفكرن دا أو كسي قلت تنظير أف مسألة كرنا واشترى بدي ديار كرن دي بزماني عربي زمانكي وكي أير زمانك لتايبتيكي خوهايا زماني عربيش زمانا داكتيا نوكي بشرية جعردي داكتيا چونج زمانا داكتيش برقو زماني قرآن
زمانك ده هر حديث بضروجي جبو خاطري بخلكي بدنا قبول كرن جبو خاطري القل او مسلمان جو درب عجم جوار داتا جوتن باش جوار هاتا جوتن موالي جوار داتا جوتن جبو خاطري قدنا فوادا قبول يمكن حتى حديث يجي صار زمان بيغمبر عليه الصلاه والسلام بالضروات شي كرنا مجوار بيجن حديثي موضوعه كاتي قد بيجن بيغمبر عليه الصلاه والسلام قوتيا احب العرب لثلاث عرب حسبكم بوسيتشتا لاني عربي ولان القران عربي ولان لسان اهل الجنه عربي عرب حسبك نجبركم من عربم زماني قران عربه زماني بحشر رجا قيامتي عربيه يعني وصحيح بس كيان او حديثك موضوعه والله اما روني كارو لا بو مسألة الزمان مقود حديثي موضوع مسألة الزمان موضوع يعني ضروري يعني هاتيت شيكرن صار بختان صار زماني بيغمبر عليه الصلاه والسلام ولكن قالك كسهرة تنظيره او فكره دكنجو زماني عربي تايبتك يخوها قدسيتك يخوها ازمانه داكتيا وحتى ترويج دكن تبي هر كسي يقول عربي داخل عربه كل من تحدث العربية فهو عربي آية من دكارن بيجم هر كسي بكردي قصتك كرده دكتور وقبول ناكي شو انجام تناجين من خوش تناجم انجام تناجي شو تناجي سيدا اگر تبيش كم نازمت اگر من تيجيشتم من ويستمو برسارب كم با شون بقرآنك نتيجة ميته يعني آياتي شو قرآني هي كاك درون اظن دكن بري نها يعني برنامجي درباس ومرة ما بحث فرق جوازيات ما بين حكم شرعي ودنا بين فقهي ذكر فقه رأيه بابتي أمتجي بابتك بفيرنجيا جو آياتي قرآن بيروز بقشتي بحثا أمتي مسلمان دكي وكي جماعتك جو رابطك هيا تشتكي وانقرد دي هابويرنجي مفهوم أول هات أوي جو سيداي جاسم تاني زمان لبرانيا مسلمان نبوي نريني ميزادكن أغلبي مسلمان أغلبي مذهبي ما شافعي إيجو أغلبي كردستان ما شافعينا معتمدة فقه السياسي ده جو الأئمة من قريش تم بشكي توك كردكي كردستاني تكاري بشكي أمتا مسلمان لد أو أمتا هذا رولات محدودة رولات هاتيه ناسكرن سقفي هاتيه ناسكرن نابت تجاوزا وينا بكي يعني لنتيجة جناب رأي تواك وبو بيوا شيخ ساقي من هر الله يلبيني خوات انا اخساقي كسه من برسيفي سيدادتم من نريني خنا بجم سيدا من مختصي فقهي ما اصولي فقهم من برسيارك بو من دكي من عرضي هردو اراء دكم ملت بوخو هل بجيري يعني او بوخو يعني راي درنا بري باش باب تكرر كدنوي بدم لسرق سكبو اشكال دروسنا ان شاء الله من دهكر او باب تكارب رايك هل بجيري سيدا يك نقطه اگر من وين بابتي داير رايك هل بجيري مش برقو بابتك فقهية وباباتي فقهي باباتي عقلية رأيك من خلاف هردوكا خارجي هردوكا هيا السيدة يعني تمامكم سيدة أو نقطة تمامكم إيدي أز مجال دم إن شاء الله أجر بمفهوم إسلام دين ودولته بفي مفهوم قمآني زمان والأئمة من قريش والله من خنابي نبشكش أو أمتي مسلمان اگر او مفهوم جو سيدا اني زمان وهرنا توك خدوي اسلام هذا دحليني وشاخي مجي وكردكي وك هركسي خد حلينم دبن سيبري اسلام ده لي اگر هركسي الي خو برزبك مجي داخوازي الي خو سرت باسيدك باش السيده او فرمانيك فرموت بله جنابة أقداري لفقي شافعي أقدار نيت لوي كوا شافعي كانت أنا أجر لحالتك قريش تيك تشوبو نمان تواني أي ميتيال بجيرين آرائي ترهي أقاد لواهي أقاداري الحديث بيخنبر هاي سيد أبو برسفات بدم حديث بخاري إمام بخاري الرواية دكش بيخنبر عليه الصلاة والسلام دبي لا يزال هذا الأمر في قريش ما بقي منهم اثنان أف بابتا سروكاتي خلافتي إمامتي ويدناف عرب وقرشية دبي قود الدنيا إذا تكسنا من حتى دبياو بلا ما بستم فقهاء الشافعي كباسيا وكاتاكن على أجل لفرضك مثلا أتيو بليتشي تو ميكا ببرسال أتيو بليتشي يسرون كردوه يبي أتيو بليتشي فقهاء الشافعي بابتي قريش كومل قسان قصيتريان كردوه غيري أوا يعني لبيشا متقدمين لم بابتي قسان كردوه الدعاء هاتون كان أجر لفرضك قريش تنظيمي تيانا بنتوان ري اختيار كده هر لبر اويش بوا لسردمكاني دواي او لسردمي خلافكاني اندلسي او انيتر غير قريش الجدا بعملي وواقعي يعني فقهاء اسلام خلافي انت ابوا وان در كوتو كاتيا كاجر قريش نان تواني قيامي امري بيبكن غوران كاري تيابه موضوع كانت شنو اشارتك بدمتا وسيداي جاسم وجماعتي يقول ما جهدار دكن تيبيرا وكاتي جو داعش هات درست كرن
خەلیفەی داعش ئەبوو بەکری بەغدادی وەختی گۆ دەست نیشان دەکرد ئایا لە بیراوەیە خۆ دەست نیشان دەکرد گۆ قوڕەشیە سەرۆکی سووریای ئێ دەمکی ئەحمەد شەرع کاتێک گۆ سەرۆکی جەبهەت النەسر بوو ئایا تێی بیراوە گۆ خۆ دەست نیشان دەکرد گۆژە عەشیرەین هەن نەعیمی بوون زانم چاوە بووم ئێستامیش بیر کردە گۆ ارتیباطیەوە بۆ قوڕەیش هەیە ژبەر گۆ مەفهومی قوڕەشەتیە مەفهومە هەیە ئەو مەفهومە شتێکە بەڵام ڕاز نییە وەکو سەرچاوەتی حەدیسی لەسرە حەدیث صحیحی لەسرە بەڵام زاناکان لە دوایەوە لە مەفهومی حەدیسەکان کە وەریان گرتووە بۆیە بینی سەرەکەی لە خلافەتی ئەندەلوسیا مثلا لە خلافەتی ئەندەلوسی قوڕەشی بوو ئەمەوی بوون ئەمەوی کاتێک گۆشکەستن عباسی دەرباسی سەر ئەومەویە بوون عەبدوڕەحمانی داخل ئەمەوی بازەکەی عەبدوڕەحمان داخل بەڵام ئەوەکانی تر ئەمە ئەو ئەساسی ئەو دەولە ژێر تێگوتن ئەساسەکەی ڕاست ئەوەندایان مەزن خلافەت ئەمەوی بوو سەڵتەنات جودا بوون یعنی ئەم بێژ وەکیلی خەلیفە بەڵێ ئەمە خلافەت عربیە بەردەوام من لە سرێ خۆما کۆمەڵە قسەی ترەکەمیش باش هەرویستە بیکەیت و هەردەو کردودای ژوتم ناوتم حەز ناکەم بێتە جێی خلاف باش کەواتە ئەو قسەی کە من کردم ئەو پرسیارە سادەی کە من کردم بۆچی لە پشتی سەر و لە خەیاڵاتی مناڵێکی کووردا پێی وایە کە خوای گەورە تەنها زمانی عەرەبی ئەزانێ ئەم ڕەگ و ڕیشەی هەیە بەداخەوە پرسیارکەم بۆ تۆزێ بوو بکەم پرسیارکەی باشترە تۆزێ پێ بخەمە ینی بابەتەکە زۆر ئاینیە بۆی کە پێشی تەواوی بخینە زانستەکەی جەنابتەوە فەلسەفەی هەر دینێک بە دینی ئیسلامیشەوە چاکەکردن و خراپە نەکردنت بەڕاستی و هەر پێغەمبەرێکی کە خوای گەورە ناردوێتی ئەم پەیامی پێ بووە چاکە بکە خراپە مەکە بە کۆمەڵێ پێوەری خۆی و ئەبدەیتی پێغەمەری پێشووی کردووە وەکو زانست پەیامێک کە چاکەکردن و خراپە نەکردن بێ خراپە مەکە چاکە بکە تاو ئەم پەیامە ئەگەر قەرار بێ پەیام بێەوە هیچ دین خۆرە بێ زمانی چێ بێ خۆگەر بە عەرەبیش ئاینی ئیسلام نهاتاتە خوار و ڕەنگە بە ئیسپانی باتە ڕەنگە بە کوردی باتە ڕەنگە بە فارسی باتە خۆ هیچ هەرە باید زمانێکی بێ ئەگەر ئەزور مداخلەکی بچووک بکەم جان زمانی عەرەبی ینی نەگۆ زمانێکی هاتیە هەلبژارتن جنەتیە پیرۆزە بۆ ئەو یەکە قورئان ینی بۆ تەکیدی ئەو دکەم ئەگەر لە گۆری پێخەمبەر هاتیە پێخەمبەر مانادام ناو جوواکە عەرەبادەیە وێ قورئان بزمانی عەرەبی ئاەت بێشێ وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ما تبي خنبر نشيان دي إلا بزمان أو قومها قوميك لقال يعني مرويك أجر بخنبر نخلكي قرشي بنخلكي مكة بخلكي واشنطن با وبإنجليزية راست منيش ببستكم أويا كباميك بو ريقرتن لخرابة كردنو بامي شاكا إتر أما ببيز منطقي زانست كو بيتولوي كزماني تايبتي هبيد زمانێکی پیرۆزی هەبێت ئەو زمانی کە بەو ئەو ئاینەی پیاتۆتە خوارەوە تر پیرۆستر بێت لە زمانەکانی تر و ئەمە جۆرێک لە بازرگانی نیشتیمانی پێوە بکرێت عەرەبەکان بازرگانی پێوەکەن تورکەکان بازرگانی پێوەکەن فارسەکان هەندێک جار بازرگانیان پێوە کردووە ئەمە چییە؟ بەعام چی دین بێت چی علم بێت ئوسولێکی هەیە ئەو ئوسولە ئەبێ بە زمانێک بێژێت و پیرۆزی نییە لە زمانەکە بۆ نمونە ئیسا علمی بیرکاری شتێکی ئاسانە تۆ بە سیانزەیەژی چی ئێوە بە سیانزەیەژن چی شازدە نهار بەڕاستی چی پێڵ شازدە بەڕاست بە سیانزە یەک و سێ 13 ئەخرێژن عەدەدێکیان دۆزیەوە لە بینی 15 و هێنا بینی 14 و 15 چوانزەی پێش نەزانیم غەڵەتێکی ئەوەڵێ بە سیانزانە چی لە شانزە نطقا دکتۆر گریمان ئینگلیز وایە ئەیوە سێرتین سێرتین عەرەبێژێکی وڵایی مامۆستا بە عەرەبی بە سیانزەیەژن چیەوە 13 أو 13 شلفية 13 زور بتشلفيجي لروج آفا ملتي ما عفريني دبي دهوسي لاي ما هو رامي كان يجن بزيادة
نەحسی چە ناوێ بێژی گەیتە 12 بۆ 14 نێژی سیانزە بێژە زیادە با بەرەکەت نەچووە 11 12 زیادە 14 باشە زیادەی پێبێژی 10 پێبێژی سەلاسەتە عشری پێبێژی سرتینی پێبێژی سیانزە چنە هەر سیانزە دانست بۆ یەکانە ئومەت یا علم ئەوەی کە پەیامەکەیەسی بە هەر زمانەیەژیتی وەرگێڕی پەیامەکە زمانەکە پیرۆز نییە پەیامەکە پیرۆزە جوانە زمانەکە پیرۆز نییە پەیامەکە پیرۆزە وەلێ ئەی من مامۆستای مەکتەبێکم وام لە جوان ڕۆ و مناڵەکان جوان ڕۆنە وام لە سلێمانیا و یا هەم لە ئەمریکا هەرکوێ زمانێکی معیار هەیە ئەبێت دەرسی پێ بڵێمەوە من بەو زمانە نێژمیەوە بە زمانێکی تر بێژمەوە کەسەکە تێگە بۆیە ئەبێ زمانی ملەتەکەوێ مە شتێکی ئاسانە وەلێ پەیامەکە لە سنووری ملەتەکە ناوێسی بیرکاری لای تیۆریزانەکەی نەوێسیە لە دوای ئەو درێژەی پیا کرد و ماڵی لەسەرکراوە و چوو زانستی تری لە سەردانریا هەر بۆ ئازیزانێکە گوێگرن ئێمە زانستەکانمان چوارن زانستە پەتیەکان کیمیاس و فیزیاس و بایۆلۆژیە و گەردون ناسی هەمووی ئەمانە کەرەسەکەواوە دەستیان و ئیشی پێکەن بیرکاری خۆی زانست نییە کەرەسەی زانستەوە کە و منطق کەرەسەی فەلسەفەس ئەم بیرکاریە کە پەیامە ئەچواتە ناوی هەر علمێکۆ ڕنگ و بۆیەک نادا بە علمە ڕاستێکیش نادا بە علمەکە گەر بیرکاریەکە غەڵەت بەکاربێرێ علمەکە خۆی غەڵەتە بێت بۆیە چی پەیامەکە هینی مرۆڤ بێت چی هینی ئاسمان بێت چی هینی زانست بێت پەیامەکە ئەبێ پیرۆز بێت زمانەکە کەرەسەی گەیاندنە ئەم پەیامە چەند چ دروستەکات بەر لە پەیام با جغرافیاکان تماشا بکەین پەیامێک دیکتاتۆرێک هەیەسی و گەرەکێسی خەریتەی عالەمی پێبێرێتە ژێری دەستی خۆی بۆ بەرژەوەندی ملەتەکەی و بۆ دوورخستنەوەی خەسار لێیان ئەمە حکوومەتەکەی خۆی دابین کرد ئەڕوانێ وڵاتی چە نەوتێژە با نەوتێوانیش بێرم وڵا ئەو وڵاتی چە ئاڵتونیە دەسە کێشێتە ملی هەمووی عالەمە لە سەردەمی کۆنا بەمەکە حکوومەت لە جێگەیەکایە و قدرەتی ئیداری لەو جێگایەتەوە و مردمەکەی لەوێتەوە بەرژەوەندی بۆ ئەمانی و خزمەت بۆ ئەمانیەوە لێ ئەویش بڕوتێنیتەوە ئەمیش و ئەویش بخێتە ژێر حکمی خۆیان و ئیمپراتوری لە ئیمپراتوریەتە یەکێک لە جێگەیەکە جەمە و مردمێکی جەمەکرەوە بە ناوی ملەتێک بۆ بەرژەوەندی ئەوان دەیان دەوڵەت و ملەت و جێگەی ترێ خستە ژێر چەپۆکی خۆی بۆ ئەوەی خزمەتی ئەمان بکە ئەمە بابەتی زەویەک و جەماوەرێکی تیا و گەرەکی و خزمەتی زەوی و جەماوەرەکە بکە وەختی ئومەت دەستی پێکرد جامعەیەک لە ئینسانەکان کە لە دەوری باوەڕێک و پەیامێک کۆبوونەسۆ ڕەنگە لە یەک جوغرافیانەون لە یەک سنوورانەون لە یەک زمانانەون لە یەک نژادانەون لە یەک سەردەمیچانەون پێکەوە کۆبنەوە ئەوە ئومەت ئەگەر بە زمانی عەقیدە و دین بێژینی ئەوێتە ئومەتی مەسەڵەن یەهود ئومەتی ئیسلام ئومەتی مەسیح وەلێ ئەگەر بە زمانی علم بێژنی مەسەڵەن ئێستا لە هەمووی دنیا مرۆڤەلێکە نییەن لە یەک جوغرافیا و نییەن لە یەک سیستمی سیاسیە هەموویان باوەڕیان وایە ئاو لە چەند پلا ئەیوەسێ سفر ناقص بەڵێ سفر لە چەنا ئەقڵێ ئەگەر جێگەکەی تەندروست بێ لە سەدا ئەقڵێ ئایا ئەم باوەڕێمە گشتمان باوەڕمان پێی هەیە فەرقەکە زێدمان چی بێ فەرقەکان نژادمان چی بێ لە کام خاکا بین بە کام حکوومەتەوە بژین ئەم مەفهومەوێتە ئومەت وایە جەنابی ئوستاد ئەمە ئەوێتە ئومەت کە ئەمە بوو بە ئومەت تماشاکەی گوێ لە ساحەیەکی جوغرافیایی نادا گوێ لە زمانێک نادا عەدالەت ئەوەیە کە ساحەی جوغرافیایی بەرچاو نەکە ئەگەر کردی وڵاتێک ئەوێتە دەسەڵات و باقیەکەی وەکو ئیمپراتۆریە کەونە ژێر دەستیە و ئەگەر گرنگی بە یەک زماندا باقی زمانەکان ئەکەونە ژێر چەپۆکی هەمووەم ئەوێتە موسەیتەر بە ملیانە ئەوان کاڵەکاتۆ لە ناوی ئەبات ئەی ملت چییە؟ ئەمە خەریکم چەمکە علومە سیاسیەکان ێژم یەکیان ئیمپراتوریە یەکیان ئومەت یەکیان ملەتە ملت هەمان گروهی ئینسانین ئەم جار بە زمانێکۆ بە مێژوویەکۆ ئیتر لێرا زۆر باوەڕەکە زاڵ نییە بە مێژوویەکۆ بە کولتورێکۆ لە سنوورێکە کە سنوورەکەیش مەرج نییە هەبێت
بڕێکات ملت سنووری هەیە و بڕێکاتیش بۆی نابێت لە سنوورێکا کۆبنەوە بەمانەیەژی ملت چون مێژویان وەکو یەکە زمانیان ئەگەر یەک زمانیان هەت دەیان شێوەزاریان هەیە مێژویان وەکویەکە شێوەزاریان هەیە کولتوریان زۆر لە یەکە چێ ئەمانە کۆبنەوە ڕەنگە لە ڕووی نژادی چۆ جیناتیان وەکو یەک بێت و کۆبنەوە ئەمانەیەژن پیان ملت ئیتر نایژن پیان ئومەت چون نژادی تێهات زمانی تێهات مێژووی تێهات لە دەری ئەمەوە دەوڵەت دروسە بێ دەوڵەت هەمان مەجموعەس دەسەڵاتێکی سیاسی لە سنوورێک پیاکە بۆت نییە لەو سنوورە بیتە ناو ئەبێ بەرگری لێ بکەم ئەم سنوورە بەرژەوەندیەکانی تیادابی نەکەی نەمەوێتە دەوڵەت ئەی دەوڵەت بەچی ئیشەکانیەکە بە حکوومەت دەوڵەتێکەیە بە ناوی مەسەڵەن دەوڵەتی فەرز بکەین ئێران دەیان حکوومەتی تیاگۆڕێ وەلێ دەوڵەتەکە هەر ئەمێنێ حکوومەت ئەو جەماعەتە خەریکن ئیشەکەکەن جایسا ئومەت هیچ کام لەمانە نەبوو دووەمی بوو کە جەماعەتێکن بە باوەڕێک ینی پەیامێک تم ئەتوانێت پەیامەکە علمی بێ جەماعەتێکی سا لە هەمووی دنیا بە یاسایەکی فیزیا وەکو ئومەتی ئەو یاسا باوەڕیانە نەزێد و نەزمان و نەخاک و هیچیان وەکو ئەگەر ئەمانە بەرچاو بکەن ئومەتی ئیسلام بەڕەئی من ڕەیەکە لە قیاسی ئەمانە نەڕەئی فەقی و ڕەنگە سەداسەدیش قبول نەوێ قسەکەی من هەمووی ئەو کەسانن پەیامی پیرۆزی ئیسلامیان قبولە لە هەر زمانێکە لە هەر زێدێکە لە هەر زێدێکە نژادێکە خاکێکە حتا دەوڵەتیان هەبێ دەوڵەتیان نەبێ حکوومەتیان هەبێ حکوومەتیان نەبێ و لە ناوی ئەم پەیامەکە سەروەرە پەیامەکە سەروەرە نەک کەسێک خۆی و جیاوازیەکەش تەنها کوالێتی دینداریەکە ئەو وەختە ئەگەر زمانێکی ڕسمی بۆ مەتنە مقدسەکەیان هەیە ئەبێ بێت تا زیروبەری ئەو زمانە فەتحە و کەسرەیەک تایە ڕەنگە حکومێک بگۆڕێ بۆیە لێرانەوە چەمکە تیۆریەکە حکومە دینیەکانە کە حکمێکی قودسیە و لەبان و هاتێ و تێگەیشتنەکان حکومە فقیەکانن لەم خوارەوە ڕەنگە لە ناوی ئومەتەکە وەک زمان وتم ڕەنگە زمانی کوردی زازای تیاوێ لەکی تیاوێ کەڵهوڕی تیاوێ فەیلی تیاوێ گۆرانی تیاوێ جافی تیاوێ هەورامی و ئەمانەی تیاوێ جیاوازی شێوەزاریان هەیە ئەمەش بۆ کەسانەی زمانزانن ئەگەر بە یەک زمان هەمووی زمانەکانی کوردی تەحویلی بەس زمانی سۆرانی بکەیت با وادای بنین زمانی سۆرانی 100,000 وشەی هەیە ئەگەر زمانی جافی پێ بدەی ڕەنگە زمانی جافی 90,000 وشەی بێ و 90,000ەکە لە سۆرانیەکە تەواو بێ 500 دانەی جیاوازوێ ئەگەر زمانی سۆرانی بدەیتە تا زمانی جافی بدەیتە تەحویلی زمانی سۆرانی بێژەوە هەر بە سۆرانی قسە بکەن 500 وشەی کوردی لە ناوەچی کە ئەگەر جافەکەیش منێ سۆرانەکەوێتە 100,500 وشە زازایش 500 پێ بدا و لەکیش بیداتێ و کەڵهوڕ ئەوە زمانی کوردی بووە خاوەنی 1 ملیۆن وش بۆیە لە چوارچێوەی ئەو ئومەتی چغا زمانێک هەیە و چەمکێکی نەزەری هەیە وەکو حکمی دینەکە کە سەوابتە فەقیهان لەو حکمە بۆ ژیانی خەڵکەکە بە ئستفتا و بە تێگەیشتنی خۆیان شێوەزارەکان دروستەکەن شێوەزارەکان ڕەنگا و ڕەنگی ئومەتەکە دروستەکە ئەگەر شێوەزارێک گەرانی وێزاڵ بێ بە ملی ئەوەکانە لە ناوبردیانی و منطقی زانستی ئەوە خزمەتێکی گەورەترە خزمەتێکی گەورەس وەک لێکەوتەکە تماشاکە ئەگەر شێوەزارێک یا حکمێکی فقی حکمی دینیەکە نایژم گەرەکی بێ زاڵ بێ بە ملی ئەوەکانە وەکو سردنەوەیانە وەکو لابردنیانە وەکو بێدەنگکردنیان وەکو نییە هەر ئاوا هەروەکو لە ئیساتە ئەگەر زمانی سۆرانی گەرەکی هەموو زمانەکانی کوردی شێوەزارەکان لە خۆیان بتوێنێتەوە هیچ دەوڵە من ناوێت لاوازەوە ئەوکانی تریش ئەگەر دەسەڵاتیی بێ و بیان چەوسێنێتەوە کانی ترش نەخانەی خۆشاردنەوە بۆیە لە ئومەتە پەیامەکە گرنگە باش دەست خۆش تۆ پیاوێکیت ینی بەدەل لەوەی کە ئەو پاشخانە معریفی ئاینی و دینەت هەیە بەڵام پیاوێکیت ئاگاد لە ئەدەبیاتە ئاگاد لە شعرەکانە ئاگاد لە شعری کلاسیکی کوردیە لە بەرنمەیەکی شامەجالە بوو شعرێکی خۆتەیە کە غەزەلێکە لەگەڵ
بابەتی غەزەلێکی نالیاتێکەڵە کردووە بۆ براژن ئەوەشمان بۆ بڵێ ئابا جارێ ئەوە بۆ کاتێکی تەمانە من بۆیە ئەماڵێم ئەتوانم بڵێم وەکو پێشکەشکارێک نەگوکوی کە پیاەکی نزیکی دیا پیاەکی هاوڕێمیت بەڵام وەکو پێشکەشکارێک ئەگەر لە ماڵی شۆ من سەری ئەو بەرنامە و مەراسیمانە بکەم کە تۆ بەشداری تیاکەی ئەزانم بەخوا پیاەکیت بەقەر ئاینەکەت کوردایەتی شتیا چەکەری کردووە بابەتەکە ئەوەیە ئێوەمانان کە ئەڵم ئێوەمانان باسی تۆ ناکەم ئێوەمانان بۆچی ئەم ئینتباعاتان ئەم تێڕوانینەتان لای مسلمانە کوردەکان بەشێکتان تۆخ کردوەوە لەوەی کە ئەم ئاینابێ هەر بە عەرەبی بێ ئەم ئاینابێ هەر بە ئەوە پێشکەش بکرێت بەڵێ طبعاً وەکو پێشتر من ئاماژەم پێدانێک لە قسەکانم تاو نەبوون بابەتی هاتنی ئاین بە عەربی ئەگەر خوا بە عەربی نەنەڕێ خۆ بە زمانێت ترێنەر جەنابی دکتۆر ئاماژەیەکی پێدا یعنی مەسەل ئەبێ خوای گەورە مێرەبان پێغەمبەرێک بۆ سەر زەوی بنێرێ لە واشنتۆ نێرە ئینگلیزی قساکە و لەیرە نێرە عەربی ئەبێ بە زمانێ بینێرە باش لەو سەردەمەیشا زمانی عەربی لە تۆکمەترین زمان بەهێزترین زمان کە زۆر خزمەت کراوە کە شعر و ئەدەبێکی زۆر بەقۆتیە لەو پێویستی بەڵێ لەو سەردەما بەڵام لە دوایەوە ئومەتەکانی تر خزمەتی زمانی خۆیان کردووە و زمان زۆر بەرەو پێش چووە ئەوانە معنای وایە هەموو زمانەکان هەمووی کەوتنتە خزمەتی دینەکە ئەسڵی پیرۆزی عەربی دەقی قورئان ئەوەتانێت دەقەکە بە زمانی عەربی دابەزیوە ئەو هەموو پیتێکی قورئان هەموو حرفێک کە لە قورئان هەیە لە هەموو زمانەکان پیرۆسترە چکە فەرمایشتی خوایە ئەوە لەبەر ئەوە بەڵام غێری ئەوە قسەکانی تر قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو قسەی هەمومان پیرۆسترە بەڵام قسەکانی بەشەر قسەی بەشەری عەرب وەکو قسەی بەشەری کوردوایە هیچ فەرقی نییە یەک تۆز فەزلیام لەسەر بەنەسی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای لەسەر بێ مامۆستا لە تەرجەمەکەشە مەسەلەن ئێستا کە من بنووسم ئەڵڵا هەر پیرۆزە کە ئەنووسم خوا هەر پیرۆزە وەنی یعنی بابەتەکە عەرەبیەکە ناوی ئەڵڵای پیرۆز نەکردووە یعنی ناوەڕۆکی ماناکە بەلە قورئانیش عەرەب وشەی ئەڵڵای بەکار هێناوە بە هەر حاڵ ئەوەی خوا فەرمیەتی لە قسەی هەمومان پیرۆسترە قورئان لە قسەی هەمومان پیرۆسترە فەرمایشی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە قسەی هەمومان پیرۆسترە لە غێری ئەوە قسەی بەشەر قسەی بەشەرە کوردوێ هەر کورد ئینگلیزە هیچ زمانی لە هیچ زمانە پیرۆستر نییە بۆ ئێمە بابەتەکە وا لەکەین چڕبێتەوە چونکە غەزوێکی فکری ناتەندروست هەیە خەڵکانێک وا پیشانەدەن کە من یعنی نەک کەسانێکی لە ئاستی باڵا قساکەن ئەڵێن زمانی عەربی لە زمانی ئێمە گەورەترە پیرۆسترە و عەرەبێک لە ئێمە باشترە یعنی اعتقادی وایە لە اعتقادی خۆیان وا دێ ئەمە درێک دژی دەقی حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە کۆتایی حتا فەرمی ئەلا هەل بەلەغت فەرمی خەڵکی قسەکەم پێتان گەیاند شایەتن وتیان بەڵێ پێغەمبەری خوا فەرمووت تەواو هیچ عەرەبێ لە هیچ غێرە عەرەبێ باشتر نییە فەرمی اللهم فەشهد خوایە شایەت و من وتم ئیتر من حەقم نییە ئەوە لە حەجەت الوداع لە کۆتایی تەمەنێ نص حديث لصحيح بخاري ومسلم آية واضحة أمينته يك نقطة كجناب السيدة أما جاي بيدا بابتي أوي كوا أئمة وخليفة لك يديد بابتك خلافية جمهور لسر أون حديثك يعني حديثك لم سر دماغ قصيتي أكره وطبعا حديثك بخاري مسلم رواياتي نكره حديثك المسندي إمامي أحمد آية كمال العلماء لن حديثك ضعيفة محمد سالم يحيى كتبك بناء قرشية الخلافة كتابێکی تایبەتی لەسەرەوەیە باسیەوە کە ئاڵێ تەمە جەماعەتێک دایاننا لەو سەردەما کە ململانێ کەوتوتە بین خەڵک و توانە با خەڵکی تر نەیە تەراکم لەسەرین بێ ناچنە تەفاسلیەوە گرنگەوەتانێ غێری ئەوەی کەوا جمهوری عولەما لەسەر ئەوەن کەوا خەلیفە تەنیا لە قوڕەیش دێت دوو ڕەئی لە بابەتەکە ڕوون بکەمە کە زۆر گرنگە یەکێکیان ئەوانەی کە ئەڵێن خەلیفە ئەتەنیا لە قوڕەیش دێت کاتێ دێن پرسیان لێکن بێژن دەیکەواتە مادەم وایە قوڕیش عەرەبەکەواتە عەرەب فەزلیەتی هەیە ئێمە دەرەجە دوین وەکو سەیدا ئاماژەی پێدا ئەڵێن نەخێوانیە خەلیفە لە ئیسلامە هیچ مەزایەیەکی نییە واتە ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کە خەلیفە بووە جلوبەرگە هاتووە پارچەیەکی وەرگرتووە کاتێ پارچەکە ئیبن عومەری بەکارهێناوە زەلامی هەڵساوتێتی بۆت نییە تۆ پارچەی زیابێن بەکاربێنین فەرمووی ئیبن عومەر سەجایان دەرەوە ئیبن عومەر فەرمووی وەڵای پارچەکەی خۆمم داپی واتە لە ئیسلامە خەلیفە مەزیەیەکی نییە بەسەرەوە بێژن وەڵا مادەم ئیتر خەلیفەیە کەواتە ئەو دەرەجەیە کە من دەرەجە دوم ئەوە ئەرک پێدانەوە چۆن خوای گەورە مێرمان ئەرکی ئیدارەی ماڵداتە دەستپیاوە معنەی وانییە کەوا ژن دەرەجە دووە باشە ئەو ڕووداوانی کە ئێستا ڕۆین و ئێستایان بین مەسەلەن ئەو مزایدەکردنە بە زمانی عەرەبی و بە ئیسلامکردنی زمانی عەرەبی و چەوسانەوەی ملەتەکانی تر باشە پیاوێک نییە خۆمە ئەم بابەتانی ئێوە باسیەکەن ئێمە لە بەرنامەیەکی 50 دقەیە باسیەکەین یعنی بۆ ئەوان نانێوێت لە باسییان باس کراوە زۆریش باس کراوە بەس من هات تقریبا ئەو مەساجە گەشتە من ژەم سەیدا بخۆشی یعنی گۆزمانی عەرەبی تایبەتێکی خۆ هەیە
او اخفتني سيدا او مساج قهامه او يعني بيان قهامه تایبەتی کوێی کاتێک ئەو سەردەمەی کە قورآن لێک دابێت شوێنە بەمنیش ئەوە گەیشت تجد او قهام سيدا تقول او سردمادا جبرجو زماني عربي خدمت جرى هاتبو كرن السيدة ديمك بيخنبر محمد عليه الصلاة والسلام رقم دو هاته البجارتن دسبيكي خدي تعالى زماني عربي البجار جبو خاطري بيام اخوا باشي محمد عليه الصلاة والسلام البجار شناب السيدة لوازمة ما السيدة الزمان بريء بيخنبر عليه الصلاة والسلام أيوة أزانم آخر أول لوازمي قسكيا لوازمی قسەکەیە بۆچی خوای هەڵی بژارد ممکنە یەکێک لەوانە ئەوە بێ کە لەو سەردەما هیچ زمانێک لەسەر زەویان نییە ئیسە توراسی هەبێ وەکو زمانی عەربی قووەتی توراسی وەکو زمانی عەربی بێ ئەوە شتێکی واقعە بە حکمەتی خۆیەتی هەڵە بژێر بەڵام ئایا پیرۆزی لە خودی زمانەکە لە ئەسڵا لە خودی زمانەکەیە جەنابەت ئەفەرمووی وایە ناسدا من أوبا مدحمة قبول ناكن من دبيجن خدي تعالى بيخنبره البجاد الله يعلم حيث يجعل رسالته زمان جريداي بو طبيعي زوي اوتوماتيكي بالقوري بيئتي جياني بيخنبر بعربي بو اگر بيخنبر محمد عليه الصلاة والسلام ونفقرن ابري كان صالا قو كوري اسماعيل واسماعيل كوري ابراهيم جي جغرافية خدر نكتبه هرب عربي قصج نتكتب يا باشا يعني عبث هالبجارني لنا عربا نما سلا عبث شكي عبث نينا جم خدي تعالى لكن نبي تدمي قلت تبيجي او جبرقو زماني عربي خزمت جرا هاتب وكرن ملتي ديم باشي خزمت بونا زماني خو كرن ترنجك جرنجا سيدا منو تو عربي مان لكردي مان باشتر نيا منو تو بلي سيدا زماني مي عربيج ايمي كردي باشترا نجبرقو زماني من كيما نجبرقو زماني من سقطة يك دقة نجبرقو زماني ميجي خدمت جيرنا هات يكرن جبرقو دجمنك خرابي بنافي آين هات إريشي من كر زماني من قدغة كر طبعا أو خدمتي جو أمرج من هاتا كرن أو درفتي جو بو من هاتا كرن جو من خب زماني عربي بيش خس أجر أو درفتا بو من هاتبا كرن بزماني كردي زدها آخفهم هردوك من يقساكين بەڵام هاسێکە خەریکە لە ئیسە دوایە قسانە بڕن یەکێک ئەڵێ وەڵام مەلاجاسم قسەکە با من عرض بکەم ئەفەرمێت ئایا لەبەرە خودی حەزرەت هەڵبژێریە و لەولا زمانەکە لێکەوت نازانمەوە یا لەبەرە زمانەکە هەڵبژێریە و نازانم خۆی ئەفەرمێت ێژێ من بەڵام بێ حکمەتیش نییە خوای گەورە مێرەبان لەو سەردەما زمانێکی بۆ دیاری کرد ئەوە مەوزوع سەیدا بۆی خلافەکەمان کورتکەینەوە ئایا زمانی عەربی لە کوردی پیرۆسترا ناسەیدا امني شروالم إن سيدا بس ده ميزكي دامن جوتا من إنه قرآن بيروز بوتني بلا يوم ميزة من علم احتماله نعلم صدق نتشنابي أو احتمال سيدا أو لازمية يعني احتمال يعني نابي مثلا بيجي يعني والله بحكمتها خواي قالوا ميرمان بود لو سردما بيعمل صاصمي لنا وهنود الحمراء هلنا بجارد وبون من اخو بس زوي قشتي من اللهم هل اجري حكمتك او لو سردما زماني عربي توك مترين زمان بوا تراثي بقوة تربو الشعري ادب قوتي فصاحه بلاغي آية انجيلي قصر حضرت عيسى ذاك نوحي بو آخر هو عالمنيا أما باسي أما عالمك إن قشتي سيدا أما بو سر زاوية بو خواي قولوا مهربان لنا إنجليزي علينا بجار حكمته لحكمته كان وتانا أو سردما حرب واقعي زماني عربي لو سردما قوتي بلاغة وفصاحة والشعريان وكو تراث كما وتوا زماني لو سردما بقوتني زمان بوغا اختيقو بيروز باهية كابي ينجي اختيارا خودي تعالى بيروزينيا ناخير أو بابا درباس بكن بو خاطي غلط لنا كين نقطة دوا من حزدك إشارة جيبك منو سيدا يقسمان من نقطة دوا إشارات بكن سيدا دا ديار كرن وكأنه موضوع قرشية جينا موضوع بابتك جرينجا جهة اتفاقية مذهبي شافعي مذهبي سيدا أشترى بيجم خلافية سيدا أبو تبيجم جهة خلافية كسي جو عكسي أو نقطة بيجي إمامي حنفي بخويا إمامي حنفي سيدا بس كقوتر بك مذهبي شافعي رأيي مذهب آخر هوينا جويني خلافية سيدا من قصي من قوتر من قصي فقط بيجم سيدا آخر خلافي للشيخ خوي متكن يموكو يو عالمني قاقدرون سيدا جاسم مش متدقي كاتي جو من بيجي مذهب مثلا استا نقطة بيجم اختيقو تبيجي مذهبي حنفي تتيدق هيقو او اختيقو من بيجم مذهبي حنفي يعني امامي حنفية نا امامي حنفي عكسي او قوتن قوتيا
إمامي حنفي بخوا دبيجي قرشية نشرطة لرأي مذهبي حنفي رأي مذهبي حنفي جو أبو يوسف ومحمد بن الحسن هردو تلاميذي وينا كاتي جو رأي ودبي يك زورا إمام دبن دبي رأي مذهب جبروا يكي رأي جو متفقة راجحة الأصح دهندروي هرشار مذاهب هذا قرشية شرطة باش زانستیان هیچ زمانێک لەو زمانەی تر زانستیە هیچ زمانێک لە زانێکی تر مهمترە باشە منێکی کورد لە تاژێکی ئینگلیس منێکی کوردی مبدیعبار بابەتەکە عەرەبی نەکەین ئێمە ئەو تێڕوانینەشمانەیە ئیشەڵا بەرنامەیەکی لەسەرەکەین ئەو تێڕوانینەی خۆ بە کەمزانینی ئێمەمانە لە خۆمان و ئێستا ئینگلیزیێژە تێرە لە خۆمانەوازین ئەو لێمە عاقڵترە وەکو تاک ئەگەر زانستەکەم نەبێ ئەگەر پاشخانە معریفەکەم نەبێ من و تاژێکی ئینگلیس فەرقمانەیە بەپی باشە هیچ زمانێکی دایکی بۆ ئەو کەسە ئاخاوتنی پێکە لاوااستری یا کەم ڕێستر لە زمانی دایکی هیچ کەسێکی تر نییە بەڵام زمانەکان پێوەرەکانیان ئەگەر گوگل سەرچێ بکەی زمانی یەکەم بڕێ زمان لە ڕووی وشەوە یەکەمە بڕێ زمان لە ڕووی ئەوانەوە قسەی پێکەن یەکەمە بڕێ زمان لە ڕووی تاریخ لە ڕووی پیرۆزی زمانەوە بۆ مرۆڤێک کە هەر مرۆڤێک ئەبێ زمانێکی بێ پیرۆستترین زمان بۆ هەر مرۆڤێک زمانی دایکێتی باشە زمانی لەناو هەموو زمانەکانە با بە تایبەت کوردی و عەربی بڵێم کوردی و عەربی کامیان لە کامیان پیرۆسترە کەسی لە کەس پیرۆستتر نییە بەس سەیدا ئاخر قسەمان بۆ بکە جەنابەت کوردێک ئەگەر هەموو ئومەتی ئیسلام اتفاقاً بیکەنە خەلیفە تۆ پێت جایزە بێتە خەلیفە ئەگەر چۆن ئەگەر هەموو ئومەتی ئیسلام متفق بن کوردێک هەڵبژێر بیکەنە خەلیفەی مسلمانان تۆ پێت جایزە گۆ کوردێک اختیار بکەن سەیدا من یەک پرسیارە دەکەم ئایا ئەوون لە گۆری چ دکن ئەو کووردە اختیار بکەن مەسەلا مەسەدای جاسم اختیار بکەن مەبەستی پرسیارەکە و چی بوو با من ئەزێ پرسیار بکەم مەسەدای جاسم اختیار ئومەتی مسلمان اختیاری سەدای جاسم پرسیارەکە تێگەیشتم بەس مەبەستی پرسیارەکە ئەو دەخوازم وێ بێژم و نێ گۆری مەذاهب هەرن ئەگەر ولگۆری مەذاهب هەر ناوەڵە سەیدا جاسم هەر نگار ئەگەر بێرە ئیسە جەنابەت آخر سەیدا من نەم تۆ ئاوێ بکە با ئاگرەکە تێمانگەرە ئەم ئەمانەتی نەقلی فقه سەیدا فقه ئیسلامی تاقو عربك حاكم هبق رين ندايا كسكي غيري عرب ببي خليفة كنجي ريدايا كاتيقو عثمانلية هاتن بونا دسهلات دار ملايما مجبور بو سري چماندن فقهي سعيد النوانيا اي شيء اساتهم بس هي سعيد من علم سيكت جمهوري علماء لسروا حديثة وتويانا أبي خليفة لقريش بيع بلان بابتك خلافي تيايا إمامي جويني الرأي جاوازة إمامي باقلاني أبو حنيفة خوي باشا دمان لهم برسياريخو لخو قرار خليفة بو مسلمانان داند كردياوشي كرد بيتو بيدا سايا عالم زاني كاك دارون هردو إمامي قو بحثي كرن جويني وباقلاني هردو جي شافعينا توخوا سؤال بك برأي مذهبي شافعي تشيا شافعي جمهوري جمهوري ألين نعبه قرق قرشي أبي قرشي نكرد به باشا طولي كرد به من علم كرديش بيع طولي كرد به من هر قبولناكم جو أمة بنافي دولة به تعريفي أمة بودا ديار كر دسم خوافيز